ئێوە چێن؟ تۆ سوەرسێکی؟ من بەهارم جوانترین نۆزی ساڵم ڕەنگم سەوزێکی جوانە دڵخۆشکەری ژیانە من هاوینم وەرزە گەرمەکە من هاوینم تیشکی خۆری زێڕینم خاوەن سێبەری خۆشم هەر ئاوی سەردەنەوەشم وەرزێکی بێ ئازارم جل و بەرگی هەژارم پاییزم وەرزی چاکم کاتێ من دەڕۆمەوە ڕووی زەوی دەشۆمەوە ئاوی کانی زۆر لەگەڵ ئەڵتوونە گەڵاکەم من زستانم وەرزە ساردەکە من زستانم وەرزە ساردەکەی ساڵم گەورەی سێ وەرزەکانم بەدەسەڵاتی زۆرم ئابۆ سەهۆڵ دەگۆڕم وەرزە